بۆیە ئەمڕۆ شتێک نەماوەتەوە لە ژیانی ئێمەیە میدیا لە ڕێگەی پەیوەندیەکانیەوە ینی کاریگەری لەسەر ئێمە دروست نەکە. هەرێکێک لە ئێمە ڕۆژانە میدیایە پێمانەڵێ چی بخۆین چی بخۆینەوە و لەگەڵەوەیە چی بپۆشین پەیوەندیەکانمان چۆن بێ. دنیایەکی بچووک کە لە 20 ساڵی ڕابردووە کە گۆشەیەکی زۆر بچووکی ژیانی ئێمەی داگیر کردبوو کە بریتی بوو لە ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان، بەڵام لە ماوەی کەمتر لە 20 ساڵات توانیوێتی دنیایەکی زۆر فراوان داگیر بکەوە بێتە تەنیشت ئەو دنیا حەقیقیە کە ئێمە ڕۆژانە هەڵسوکەوتی تێداکەین و عادەتمان پێوە گرتووە و بە یاسا کۆنتترۆل کراوە و لەگەڵ ئەوەشدا ئێمە نەریت و کولتور و تایبەت بە خۆمانمان هەیە، بەڵام دنیایەک هاتووەتە ناو دنیای ئێمەوە هیچ کام لەمانەی تێدا نییە. ئەوەی کە جیاوازی دروستەکە لە نێوان دنیای سۆشیال میدیا لەگەڵ دنیای ئێمەیە لە هەنگاویەکەما بریتە لەوەی کە زەمان و مەکان لە ناو دنیای سۆشیال میدیایە نییە، زەمان لەگەڵ مەکانە. تۆ هەر کاتێک بتەوێت ئەو قسانەی کە 10 ساڵ لەمە پێش کردوتە توانی ئەمڕۆ تەسجیلی کەی دووبارە دەرخواردی وەرگرەکانی بدەیتەوە و مەکانیش نییە، ینی شتێک نییە تو ئەمڕۆ بەرێککەوتن لەگە کەسێکا هەبێ لە سنووری جوگرافی تۆیا دانیشت بێ، لە هەر سنوورێکی جیهانە هەبێت تۆڕە کۆمەڵایەتیەکان وایان کردووە بە ئاسانی ئەمە بگەن بە دوورترین شوێنی جیهان لە گەیمینەکان یاری ئەلکترۆنیەکان. ڕەنگە ئێمە ڕۆژێ لە ڕۆژان بە سۆشیال میدیا تەماشامان نەکردبن، بەڵام لە ئێستاە یەکێکن لە کاریگەرترین تۆڕەکانی پەیوەندیکردن و تۆڕە کۆمەڵایەتیەکان. ینی دنیایەکی زۆر سەیرە لەوێ، چەندین تیجارەت و بازرگاین لە نێوان ئەو دنیا ئەلکترۆنەیە کە لە 2003 دروست کراوە کە پێوتری عالەمە الافتیرازی سەکەند لایف، لێرە چەندین پەیوەندی ئەگیرێ کە شەخسەکان یەکتری ناناسن. کاتێکی دیاریکراویان بۆ ئەمە نییە، بەڵام بە بەردەوامی قازانجی تیاکرێ. لە ساڵ 75 دانیشتوانی جیهان موبایلی زیرەک بەکارهێنن و لە ڕێگەیەوە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکارهێنن لە 75 جیهان و لە 73 ئەو مرۆڤانەی کە موبایلە زیرەکەکان بەکارهێنن لە کاتی ونکردنی موبایلەکانیانە تووشی دڵڕاوکێ و ترسە بن، بە تایبەتی ئافرەتان. و لەگەڵەوەشە ئەڵێن لە 151 دانیشتوانی ئەمریکا بەهۆی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ڕەفتاریان بەرەو خراپی ڕۆشتووە. زانکۆی بایۆلێر توێژینەوەیەکی بڵاو کردوێتە وەڵێ لە 170 کاتەکانی ئێمە کە چینە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەسڵن نازانین بەچی بەسەریە بین، لە 170 کە داخڵی ئەبین نازانین بەچی بەسەری ئەبین، هەر نازانین چیەکەین. و طبعا ئەم توێژینەوەیە لە خۆیانەوە نەیان کردووە، لە 147 وڵاتی جیاواز ئەم توێژینەوەیان ئەنجام داوە و نەتیجەکەی بەم شێوازە بووە. لە 125 کاتەکانی ناو سۆشیال میدیا کە ئێمە بەکاری ئەهێنین لە ڕێگەی چاتی نەناسراوەوە ئەڕوا چاتەکەین، قسە ئەگۆڕینەوە، لەگەڵ خەڵکیدا قسە ئەەکەین بەبێ ئەوەی کەسەکانی بەرامبەرمان بناسین. لە 125 کاتەکانمان بەوە ئەڕوا و لە 128 کاتەکانی ئێمە بە یاری ئەلکترۆنیەکان ئەڕوا. ڕەنگە ئێستا مەتەمەنێکی جیاوازترمان هەبێ، بەڵام توێژینەوەکە کۆی گشتی بە سەنتەر گرتووە. لە 128 کاتەکانی ئێمە بەچی ئەڕوا؟ بە یاری ئەلکترۆنیەکان، لە ڕێگەی پەیوەندیگرتن بە یاریە ئەلکترۆنیەکان لە ئێستاە کە یاریەک زۆر بەناوبانگە لە ناو کورسانە کە بریتە لە پەبجی، ڕەنگە زۆرێکتان ناویتان بیست بێ. تەنها لە 115 لە کاتەکانی ئێمە ئەگەڕێن بە دوای چیە؟ توێژینەوە و زانست و زانیاریدا، تەنها لە 115 و لە 115کەی تریشی کەمێنێتەوە لەو 100 کاتەکەی ئێمە تەنها شتی ڕووکەشی و پێکەنانی ئەوەی کە بابەتی پێکەنین و تەرفیهین لە 115شی بەما ئەڕوا. بۆیە ئەگەر تەماشا بکەین تۆڕە کۆمەڵایەتیەکان جیهانێک نین بۆ زانست، جیهانێک نین بۆ معریفە، جێگەی خوێندەواری نین. بۆ ڕێگریکردن لە ئەوەی کە بەرەو ئاقارێکی خراپ نەمان با، تۆڕە کۆمەڵایەتیەکان بەرەو دنیایەک نەمان با کە فەوزامان بۆ دروستکە، کە سەرلێشێواییمان بۆ دروستکە، کە ئەوەی کە ئەمڕۆ هاتووەتە کایەوە پێناسە ناکرێ بۆمان، نازانین چۆن پێناسی بکەین ئەم تۆڕە کۆمەڵایەتیان لە ئێستا ناوی بنین چی، بۆ ئەوەی کە
تووشی ئەم سەر لێ شێواویە نەبین پێویستە پەروەردەی تاک دووبارە دەست پێ بکەینەوە و لەسەر ئەم بنەمایە ئێمە تاکەکانی خۆمان پەروەردە بکەینەوە. شتێکی تریش کە بە بەردەوامی ئەمە وەکو پسپۆڕانی ئیعلام قسەی لەسەرەکەین و لە ڕێگەی پرۆژەوە ڕاستی پەرلەمانمان کردووە و بەردەوامی لە هەموو شوێنێکە تاکیدی لەسەرەکەینەوە چۆن یاسا بۆ شتە نوێیەکان دانرا وەکو موبایل و وەکو سیارە و بۆچی وەکو چەند شتی تر کە کۆمەڵگە سوودی لێبینی بە هەمان شێواز پێویستە تۆڕە کۆمەڵایەتیەکانی یاسایان بۆ دابنرێ و لە ڕێگەی ئەو یاسایەوە ئێمە بتوانین کۆنتترۆڵیان بکەین و